دوای چەند ڕۆژێک لە بارگرژی و پێکدادانی نێوان یەکینەکانی بەرخۆدانی شەنگال یەپەژە و سوپای عێراق قەزای شەنگال و ناحیەکانی دەوروبەری ڕۆژی سێشەممەیان بەبێ بەریەکەوتن و ڕوبەڕووبوونەوە تێپەڕاند. ڕۆژی سێشەممە شاندێکی باڵای ئەمنی عێراق کە پێک هاتبوون لە جێگری فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان و سوپاسالاری عێراق گەیشتنە شەنگال. دواتر فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان لە شەنگال ڕاگەیەنراوێکی لەبارەی دۆخی ئەمنیە و قەزایەوە بڵاو کردەوە و ڕایگەیاند. سوپا و پۆلیسی عێراق لە نێو قەزای شەنگالن و ئێستا شارەکە ئارامە و دیاردەی چەکداری تێدا بەدی ناکرێت. دوو ڕۆژ لەمەوبەر پێکدادان لە نێوان سوپای عێراق و یەکینەکانی بەرخۆدانی شەنگال یەپەژە لە قەزای شەنگال ڕوویدا. ئەمەش دوای ئەوەی سوپای عێراق داوای لە ئاسایشی یەزیدی خان کرد چەند خاڵێکی پشکنین لە ناوچەکە ڕادەستی سوپا بکەن و هێزەکانی ئاسایش بەرپەچی داواکەی سوپای عێراقیاندایەوە و شەڕ لە نێواندیاندا دروست بوو. لە ئەنجامی شەڕ و پێکدادانی سوپای عێراق و یەپەژە تا ئێستا نزیکەی 600 خێزان لە شەنگالەوە ئاوارەی ناوچەکانی پارێزگای دهۆک بوون کە ژماری ئەندامانی ئەو خێزانانە 4083 کەسن. پیر دەیان پیر جەعفەر بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان لە پارێزگای دهۆک ڕایگەیاند. ژمارە ئەو خێزانانەی بەهۆی گرژیەکانی نێوان سوپای عێراق و یەپەژە ئاوارە بوون گەیشتونەتە نزیکەی 600 خێزان و ئەو ژمارەیەش ڕوو لە زیاد بوونە و ژمارەی ئەندامانی ئەو خێزانانە 4083 کەس دەبن. لە ئۆکتۆبەری 2020 بەغداد و هەولێر لەسەر ئاساییکردنەوەی ڕەوشی قەزای شەنگال و بەڕێوەبردنی قەزاکە لە ڕووی کارگێڕی و ئەمنی و خزمەتگوزاری بە شێوەیەکی هاوبەش ڕێکەوتن، بەڵام تا ئێستا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە. لە ئێستادا ڕێگاکانی هاتن بەرەو قەزای شەنگال سەرجەمیان گیراون. بەردەوامیش فڕۆکە جەنگیەکان بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە و سوپای عێراقیش لە دەواازەکانی شارەکە و ڕێگاکانی چوون بەرەو ناحیەی سنوونێ بڵاویان پێکراوە. لەگەڵ ئەوەی دۆخی ئەمنی ناوەندی قەزای شەنگال تا ڕادەیەک سەقامگیرە و سوپای عێراق کۆنتڕۆڵی ئەمنی شارەکەی بەدەستەوەیە، بەڵام ناحیەی سنوونێ و کۆمەڵگای خانسوور و کۆمەڵگای حەتین چەقی ڕووداوە بارگژیەکانن. دەکەونە پشتیشتیای شەنگال و بە ئاراستەی هێڵی سنووری لەگەڵ ڕۆژ ئاوای کوردستان درێژ دەبنەوە. لە چەندین لاوە هەوڵی نێوەندگیری لە نێوان سوپای عێراق و یەپەژە دەدرێت، بەتایبەت پیاوانی ئاینی و ڕیشسپی و کەسایەتەکانی شەنگال و نەینەوا و بەگشتی هاتوونەتە سەرخەت. باز لەوەش دەکرێت کە فاڵح فەیبازی سەرۆکی دەستەی حەشدی شەعبی دەگاتە ناوچەکە و سەرپەرشتی دۆخی ناوچەکە دەکات. هاوکات سەعید بەتوش سەرۆکی پارتی پێشکەوتنی ئێزیدی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پارتی دیموکراتی کوردستان هەوڵی تێکدانی ئاسایشی ناوچەکە و دروستکردنی فیتنە و ئاژاوە لە ناو قەزای شەنگال و ناوچەکانی دەوروبەری دەدات. میدیاکانی سەر بۆ حیزبە هەواڵی گەورەکردنی ڕووداوەکان و دروستکردنی هەواڵی هەڵبەستراو دەدەن. دەژڵێت پێویست بە حکومەتی عێراق لەو پرسەدا ژیرانەتر مامەڵەی بکردایە. لای خۆشیەوە شێخ عەلی شێخ ئەلیاس بابە شێخی ئێزیدیەکان ڕایگەیاندووە پێویستە لایەنەکان زمانی دیالۆگ بەکاربێنن بۆ ئەوەی کۆتایی بە ململانیەکان بهێن و ژیانی هاوڵاتیان و خەڵکی بێتاوان لە شەنگال بپارێزن. هەروەها داواشی کردووە کە ناکۆکیە چەکداریەکان دوور بخەنەوە لەو ناوچانەی شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانن، بەتایبەت بەشێکیان ماوەیەکی کەمە گەڕاونەتەوە بۆ سەرزێدی خۆیان. حياك الله سيدي. تعال